ئەگەر سەرۆک براگەورە و سەرۆک مەسرور بارزانی بەردەوام بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی زۆر باشتر و چاکسازی زۆر گەورەتر دەکرێت. ئەگەر پرۆژەکانیشمان بەردەوام بێگومان ئێستا خەڵک چاوکراوەیە و دەبینێت کە چ ڕوودەدات و چ پرۆژەیەکی خزمەتگوزاری دەکرێت بە بێگومان دانکان زۆر زیاتر دەبن. طبعاً پیرۆزبایی لە هەموو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی دەکەم بۆ بەدەستێنانی 1 ملیۆن دەنگ. طبعاً بەدەستێنانی 1 ملیۆن دەنگ بۆ حزبێکی وەکو پارتی شتێکی نوێ و شتێکی مفاجئ نییە. هەموو پارتی هەموو خەڵک دەزانی کە پارتی چی کردی و چ خزمەتگوزاریەکی بۆ خەڵکی کردیە. تەماشا دەکەین لە پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ڕێگاوبانە، پرۆژەی ئاوە، پرۆژەی کارەبای 24 کاتژمێریە کە دەبینین بە بەردەوامی پرۆژەکانیان هەتاوەکو ئێستاش هەر بەردەوامە. ئەوانە بووە هۆکاری ئەوەی کە حزبی پارتی دیموکراتی کوردستان لە ملیۆنێک دەنگ بەسەرەوە دەنگ بهێنێت. طبعاً سەرۆک مەسرور بارزانی و براگەورە ئینشاءڵڵا هەر سەرۆکی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانە بە بێگومان ئەگەر کەسێکی وەکو ئەو لەناو ئەو هەموو ناخۆشیە و ڕێگریەی قەیرانی دارایی و سیاسی توانی زۆرترین خزمەتگوزاری و زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری لەو 4 ساڵە و لەو چەند ساڵی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بە بێگومان ئەگەر سەرۆک براگەورە و سەرۆک مەسرور بارزانی بەردەوام بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی زۆر باشتر و چاکسازی زۆر گەورەتر دەکرێت. ئەگەر پرۆژەکانیشمان بەردەوام بێگومان ئێستا خەڵک چاوکراوەیە و دەبینێت کە چ ڕوودەدات و چ پرۆژەیەکی خزمەتگوزاری دەکرێت بە بێگومان دانکان زۆر زیاتر دەبن. باشترین پرۆژە کە چەندین ساڵە خەڵک بەدەستی دەناڵێنی کارەبای 24 کاتژمێریە، هەروەها ئاوی 24 کاتژمێریش ئێستا لە هەولێر و بە پرۆژەی ئاو بۆ خەبات بە تایبەتی سنووری قەزای خەبات و گوندەکانی دەوروبەریش دەرچووە لە ماوەیەکی کەم دەچێتە بواری جێبەجێکردن و بێگومان ئەوانە باشترین پرۆژەکانن و بەردەوامیش دەبن.